دەمانەوێت گفتوگۆی زیاتریان بابەتە بکەین بەڕێز هۆشیار حوسێن عوسمان سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەڵەبجە لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت کاک وشار ئەم کاتت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت. باس لە جیاوازی گوتاری بانگەشەی پارتیەکرێ لەگەڵ لایەنەکانی دیکە گوێت لێ بۆ هەوڵاتیان لە هەموو کوردستان وا دەڵێن بۆچی پارتی گوتارەکەی جیاوازە؟ بەڵێ پارتی خۆی بە پرسیارە زانێ لە ئێستا و لە ئایندەی کوردستان هەر بۆیە دروشمەکانی پارتی تعبیرن لە گەورەی پارتی لە سەنگی پارتی دروشمەکانی پارتی تعبیرن لە خوێنی شەهیدان لە خەبات و ماندووبوون و ڕەنجی پێشمەرگە قارەمانەکان. پارتی دەیەوێت ئەوەی کە هەیە باشتری بکە بە پێشەوانەی لایەنەکانی کە دروشمی لایەنەکانی کە هەمووی باسی ڕوخاندن و وەستاندن و تێکدانە. بەڕاستی هاواری ئەوان نیشان ئاماژەیە بۆ ئازاری ئەوان چاویان بە پارتی هەڵنایە دەیانەوێ بەم هاتوو هاوارە بیر و ڕای دەنگدەران بەلارەدا برن بەڵام ئەمەیان بۆ ناچێتە سەر. ئێمە لە دەڤەری هەڵەبجەین بەڕاستی جارە دەمەوێت پێش هەموو شتێک بە هەموو لایەکی ڕابگەێنم کە حکوومەتی هەرێم هیچ بەرپرسیارەتێکی نییە لەوەی کە تا ئێستا لەم سنوورە گوزەراوە. ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی بەرپرسانی ئەم دەڤەرەیە ڕۆشنبیرانی ئەم دەڤەرەیە کە دەڵێن حکوومەتی هەرێم ناتوانێت بەبێ ئۆکەی دەسەڵاتی ئێرە یەک کارگوزاریش دابمەزرێنێ. ڕای ئەم ڕێگریانش کابینەی نوێمی کوردستان گوتاری سیاسی بە هاتوو هاوار و هەڕەشەکردن دەگات بەسەرۆکایەتی یان بە سەنگینی و هێمنی؟ بەتەکید ئاوەدانی و ئاوەدانکردنەوە و پێشکەوتن بە شعاری نەرمونیان بە دروشمی نەرمونیان دەکرێت نەک بە قیڕ و بە دروشمی تێکدەرانە و دروشمی تاریک و ناومێدی دروستکردن بۆ ناو خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە دەمانەوێت ئەو هەڵبژاردنە ئەو بانگەشەیە زۆر بە هێوی بەڕێوە بڕوە بۆی بتوانین لە 20 مانگدا هاوڵاتیان بە دەروونێکی ئاسوودە بچنە سەر سندۆقەکانی دەنگدان. زۆر باشە بەڵێ بەڕاستی هەندێشت دەیە دەمەوێت ڕوونی کەمەوە. بەڵێ فەرموو. لە سنووری ئێمە پێوەری پۆست و پلا ئینتیمای حیزبیە نەک پسپۆری و ئەزمون. ئەمە هۆکاری دواکەوتنی ئەو سنوورەیە، هۆکاری کەموکوڕی دام و دەستگاکانی ئەو سنوورەیە. بەڕاستی لێرە هەموو سێکتەرەکان پڕن لە کەموکوڕی و کێشە. سێکتەری تەندروستی، سێکتەری پەروەردە، سێکتەری گەشت و گوزار، سێکتەری کشت و کاڵ، ئەمانە هەموو پڕن لە کێشە و کەموکوڕی. ئێمە دەمانەوێت ئەو دۆخەی کە هەیە ئێستا بیگۆڕین. بۆیە داوا لە دەنگدەرانی سنووری پارێزگای هەڵەبجەی خۆشەویست دەکەین کە دەنگی خۆیان بدەنە لیستی ژمارە 190 پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی بارودۆخی هەڵەبجە بگۆڕین. ئێمە زۆر باشە. ئەم شەو ئێمە زیاتر سەرنجمان لەسەر گوتاری پارتیە لە بانگەشەی هەڵبژاردن لەگەڵ زمانی زبری لایەنەکانی تر. ئەو زمانە و ڕەتکردنەوەی پارتێکی سەرەکی کوردستان چ زیانێک بە هەرێمی کوردستان دەگەێنێت؟ ئەزانی ئەوان دەیانەوێ پارتی بچووک بکەنەوە، بەڵام لە بیریان چۆوە هیچ حکوومەتێک لە عێراق یەک لە دوای یەک نەیانتوانی پارتی بچووک بکەنەوە. ئەوان بۆ خۆیشان خۆیان تاقی کردوێتەوە نەیانتوانیەوە. بۆیە من ئومێد دەکەم کە ئەوان بە خۆیان ئەبچنەوە واز لەم شیعارە خراپانە بێنن، ئەمانە دەرونی خەڵک تێگە دەدەن، بەڕاستی ئەمانە ئیشێکی باش ناکەن. پۆستەرەکانمان دەدرێنن، پۆستەری هەیە 3 جاردامان ناوە هەم جاریکە دراندویانە شێواندویانە. بەڕاستی بەم شێوە بانگەشەی هەڵبژاردن ناکرێت. ئێمە داوا دەکەین هەمومان وەک برا، ئێمە هەموو کوردین، هەموو یەکین، پێویستە پێکەوە ئەم پرۆسەیە بەڕێوە بەرین. هەموو هاوڵاتیان و خەڵکی کوردستان چاوی لە دەستی ئێمەیە، چاوی دەستی ئاوەدانیە. حکوومەتی هەرێمی کوردستان وێ ڕای ئەو ڕێگریانەی کە لێی کراوە
کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزدار کاک مەسرور بەرزانی زۆر شتی جوان و ڕێکوپێکی بۆ هەڵەبجە کردووە، شتی بەسوودی بۆ هەڵەبجە کردووە، پردی تووەقۆت و هەروەها سایلۆی هەڵەبجە و زۆر شتی دیکەش لە ڕێگەن بەو ئومێدەی لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزدار مەسرور بەرزانی ئەوانیش تەواو بکرێن و دڵنیام حکوومەتی ئایندا زۆر شتی جوانتر و باشتر بۆ هەڵەبجە دەکات. باشە کاک وشار، سەرۆکی لیستی پارتی لە هەڵەبجە دەدەین چ پەیامێکتان هەیە؟ بەڵێنی چی دەدەن بە هەڵەبجەیەکان ئەگەر متمانیان ببەخشن بە ئێوە؟ ئێمە پێیان دەڵێن متمانە بدەنە ئێمە بۆ ئەوەی بارودۆخی ئێستاتان بۆ بگۆڕین. ئێستا بارودۆخێکی چەقبەستوو لەو سنوورە هەیە. بەڕاستی ئێستا خەڵکی هەڵەبجە کۆچ دەکەن بۆ شارەکانی بە دوای بژێویا دەگەڕێن. هەلی کار نییە، گەنجانی هەڵەبجە دەست بە تاڵ و گیرفان بە تاڵ و دڵشکاو ئەسوورێنەوە، هیچ شتێک نییە بیکەن. خەریکە تووشی هەندێک کێشە و گرفتی تریش دەبن بۆ خۆیان لەبەر بە تاڵی و بێکاری. ئێمە بەڵێنیان دەدەینێ هەوڵ بدەین بۆ کردنەوەی مەرزی سازان کە ئەو مەرزە بە تاکید دەواازەیەکی باش لەسەر هەڵەبجە دەکاتەوە، هەڵەبجە لە ڕووی ئابوووریەوە دەبوژێتەوە. بەڕاستی اینجا کردنەوەی مەرزی مۆڵەخورد بەڕاستی ئەوەش مەرزێکی گرنگە بۆ سنووری خورماڵ و هەورامان و هەڵەبجە و ئێمە هەوڵ دەدەین بارودۆخی ناو هەڵەبجەش بگۆڕین. ئێستا هەڵەبجە بە ناو پارێزگایە، بەڕاستی بە ناوەڕۆکی شتێکی لە پارێزگا ناچێت. ئێستا سەیری جادەکانی هەڵەبجە بکە، جادەکانی هەڵەبجە شاری ئەسەرەکیەکانی دەمەترین، سەیری جزرە وەستەکانی ناو هەڵەبجە بکە 80 سانتیمەتری و 1 مترین. ئەمانە هەموو کێشەیان دروست کردووە، ینی زۆر کێشەمان هەیە لە هەڵەبجە، لە هەموو بوارەکان کێشەمان هەیە. ئومێد دەکەین خەڵکی هەڵەبجە دەنگ بە ئێمە بدەن بۆ ئەوەی ئێمەش دەستی ئاوەدانی بە تەواوەتی بهێنینە هەڵەبجە. ئێمە هەوڵ دەدەین دەستی سەرمایەداران و بازرگانان ڕاکێشین بۆ هەڵەبجە، بۆی هەڵەبجە ئاوەدان ببێتەوە، بۆی هەلی کار بۆ گەنجان دروست ببێ. ئەمە ئەرکی ئێمەیە، بۆیە داوا دەکەین ڕۆژی 20دا جەماوەری خۆراگر و خۆشەویستی هەڵەبجە و هەورامان و شارەزور بچنە سەر سندۆقەکانی دەنگدان و دەنگ بدەن بە لیستی ژمارە 190 پارتی دیموکراتی کوردستان. ئەم جارە دەنگ بۆ خۆیان بدەن، بۆ ئاوەدانی شارەکەیان و بۆ خۆشگوزارانی خۆیان بدەن، لە خۆیان بپرسن پێشتر دەنگیان داوە چ سوودێکیان دیوە. بەڕاستی هەڵەبجە چی لێگۆڕاوە؟ بۆیە ئێستا پێویستە ئەم جارە لەبەر خاتری خۆیان و ئاوەدانی شارەکەیان دەنگ بدەن. باشە، کەواتە با ئەوە بپرسم، ئەگەرم هەموو کەم و کورتیە هەیە لە ژێر دەسەڵاتی خۆیاندا، بۆچی ئێستا دەڵێن دەیڕوخێنین، نایهێڵین، ڕاتان دەگرین، ئیتر بەسە؟ ینی دەیانەوێت چ پەیامێک بگێنن لە کاتێکا و ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆیان بەو شێوەیە؟ بەڕاستی ئەم دروشمانەی ئەوان دروشمی سەیر و سەمەرەن. بەڕاستی ئەم دروشمانە دروشمی بنیادنەر نین، هەموو ڕوخێنەر و دروشمی تاریک و شێواوە نەمانە، دەرونی خەڵکیش لە شێوێنن. ئەوان دەیانەوێت چی بڕوخێنن؟ بەڕاستی حکوومەتی هەرێم بڕوخێنن، دەیانەوێت ئەم دەستکەوتانە بڕوخێنن، دەیانەوێت شکۆی ئەم ملەتە بشکێنن، دەیانەوێت چی بکەن؟ ینی نازانین دەیانەوێت چی بکەن، چی بڕوخێنن. اینجا چی ڕادەگرن؟ چی ڕادەگرن؟ خۆوان پۆلیس نین، پۆلیس مرور نین، بەڕاستی ترافیکن، چی ڕادەگرن؟ تێناگەم چی ڕادەگرن. ڕامان دەگرن لە ئاوەدانکردنەوە، ڕامان دەگرن لە بەڕاستی بەرگریکردن لەم وڵاتە. بەڕاستی نازانم من ئەمانە چیان دەوێت، چی بەسە، نازانین چی بەسە. بەڕاستی هەندێک شیعاری سەیر و سەمەرە ئەڵێن وەڵا ئێمە خەڵکمان پەروەردە کردووە، مناڵی خەڵکمان پەروەردە کردووە، بەڵام من دەپرسم باوبافیری ئێمە پەروەردە جوانتر بوو یا هی ئێمە؟ دەستخۆش خۆ سەردەمە یەکگرتوش نەبوو، کۆمەڵی ئیسلامیش نەبوو. ئەمانە هەموو بەڕاستی شعاری بریق و باقن ئەمانە بە خەڵکی دەفرۆشنەوە. ئەمانە من ئومێد دەکەم خەڵکی هەڵەبجە ئیتر هۆشی بەخۆیەوە هاتبێتەوە، دەنگ بۆ ئاوەدانی هەڵشارەکەیان و بۆ خۆشگوزاری خۆیان و نەوەکانیان بدەن. زۆر سپاس بەڕێز هوشیار حوسێن، سەرۆکی لیستی پارتی لە پارێزگای هەڵەبجە. دەستخۆش.